سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کەمەرانی. لاڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕەڤەوە هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لاڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا دوو بابەتتان پێشکەش دەکرێت لەژێر ئەم سەردێڕانەی خوارەوە: فاشیزم، ژن، پڕۆپاگەندە، خوێندنەوەیەک بۆ فیلمی مالێنا لە نووسینی بڕوا عەلادین و گونجانی کەلتوری لە وەرگەڕانی ئەدەبی منداڵاندا لە نووسینی مەحموود عەبدولکەریم باجەڵان. بۆ هیوای ناوڕۆکی بابەتەکان جێگەی سەرنجی ئێوەی عەزیز بێت، فەرموون لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بابەتانە. فاشیزم، ژن، پڕۆپاگەندە، خوێندنەوەیەک بۆ فیلمی مالێنا لە نووسینی بەڕێز بڕوا عەلادین. پێچەوانەی زۆر لەو بینەرانەی دی کە کارەکتەری مالێنا واتە مۆنیکا بەلوچی وەک فیگرێکی زۆر سەرنجڕاکێش و ئێرۆتیکی دەبینن، من وەک کلیلێک بۆ ڕۆچوون بەناو کۆمەڵگەی فاشیزم و توێژە کۆمەڵایەتیەکان سێری دەکەم. هەڵبژاردننی مالێنا وەک جوانی و سێکسوالبوونی لەو ئاستەدا مانادارەکە دەرهێنەرەکەی ئەفسون و جادووی کۆمەڵگایەکی فاشیستی و مەزاجی مرۆڤەکانی پێ دەپێوێت. لە فیلمی مالێنادا دوو چەشن سترەکتۆری کۆمەڵایەتی یەک دەبڕن، بەر یەک دەکەون و کار لە یەک دەکەن، بەڵام ئازاری یەکدیش نادەن. هیچیان ناخەنە ژێرەوە و یەکتری ڕەت ناکەنەوە. بە پێچەوانەی یەکتری تەواو تێر دەکەن. ئەو دوو سترەکتۆرە بریتین لە هەردوو مۆرکەکانی ستونی و ئاسۆیی. یەکەمیان سترەکتۆرێکی هیرارکی و ستونی کە بەردەوام فەرمانەکانی لەسەرەوەی پیرۆز و بیرکەرەوەی گەورە لە مۆسۆلۆنیەوە بۆ دین وەک فیگرێکی نێرسەلاری بەهێزکە دەتوانێت دوای خاڵ و پنتە سادە و تەریکەکانی کۆمەلگایش ببڕێت. دووەمیان بۆنیادێکی ئاسۆیی ڕووبەرینی کۆمەڵایەتی کە باشترین ژینگەیە بۆ تەشەنەکردنی ئایدۆلۆژیا. ئاسۆیبوونی کۆمەڵگای ئیتاڵی لەو دەمەدا کە فاشیزم لە تروپکی خۆڕێکخستن و بانگەشەدایە بۆ جەنگ، پێویستی بە زەمینەیەکی تەخت و بەرین و لەباریشە بۆ تەشەنەکردن لە ڕێ پڕۆپاگەندە بۆ ڕەوایەتیدان بە درۆ و دروشمەکانی مۆسۆلۆنی و بڕیارەکانی. هەر خودی فیلمەکە بە پڕۆپاگەندە دەست پێ دەکات، بەگەڕانی سەربازەکان بەناو کوچە و کۆڵانەکاندا تا ڕاگەیاندن بکەن، تا پڕۆپاگەندە بۆ وتەیەکی زۆر گرنگی مۆسۆلۆنی بکەن کە دەبێت هەمووان بۆی دابنیشن و لە کیس خۆیانی نەدەن، وەک بڕیارێکی یەکلاکەرەوە لە چارەنووسی ملەتێک سەبارەت بە جەنگ. لەو چەشنە کۆمەڵگایەدا کە دەبێنێت منداڵ و مامۆستا و دایک و باوک و پیشەگر و سوالکەر هەموو یەک شۆناسیان هەیە، لە بەردەم وتەکەی مۆسۆلۆنیدا چوەک سمبۆل بۆ یەکیەتی و تەبایی، چوەک هاوڵاتی ئیتاڵی، بگرە منداڵەکان بە نرختر وەک سەرچاوە تەماشا دەکرێن. هاوکاتی پەیامەکەی سەرۆک منداڵەکە ڕێتانۆ دەبێتە خاوەنی دووچەرخەیەک وەک یەکەم ئۆمێد بۆ چوونی بۆ ناو گروپێکی گەورەتر لە خێزان کە فاشیزمی ئیتاڵی وەک لاو زۆر ئیشی لەسەر کردووە. ئەوەی لەم فیلمەدا گرنگە نەستی ئەو کۆمەڵگە ئاسۆیەیە وەک باشترین ژینگە بۆ نەشونمای گوتاری فاشیزم، بەڵام نەستی ئەم گوتارە هەڵگری چەشنێکی ترە لە گوتار کە تەواو ترادیسیۆنالە و نەریت پەرستە. زیاتر پەیوەستی قسە و قسەڵۆک و ورچەورتی ژێرلێوی شارێکە دەربارەی مالێنا. مالێنا کە مێردەکەی لە جەنگ زایە و گوایە شوێن بزرە. پرتوبۆڵی ژنان، هەوەسی سەکسی پیاوان و ئیرۆسی مناڵانەی خوێندکارانی مالێنا و دوجاریش خۆی وەک فیگرێکی سێکسوێلی قەشەنگ مالێنا دەکەنە ئامانج بۆ پلار و توانج و دواتریش وەک ئۆبێکتێکی سەکسی. هەمووان هەوڵ دەدەن ببنەوە بە پیاوە شوێن بزرەکەی مالێنا بە ئاڵتەرناتیڤە سەکسیەکەی، وەک قەیرە و بێوەژنێک کە بێمێرد کەوتووە. لێرەدا مالێنا دەبێتە دوو شەشن فیگەر، زۆر سێکسوێل و ئیرۆتیکی بۆ پیاوەکان، زۆر قێزەوەن و ساناتۆسی ماڵوێرانکەر بۆ ژنەکانی پیاوە مێردارەکان. وەک دەبینین لە پەراوێزی گوتاری ئایدۆلۆژی فاشیزمدا، دیسان نۆرم و بەها کۆمەڵایەتیە نێرسەلاریەکان دەبنەوە بە سەنتەر. ژنێک نابێت بێمێرد بێت. ژنێک چۆن بێمێردەکەی وەک سێکس و ئابۆری هەڵدەکات؟ ژنێکی لەو چەشنە چۆن هەروە جوان بە ئەکسواری و خۆیەوە بەردەوام دەبێت؟ چۆن بەرگە دەگرێت؟ بۆ بەرگە دەگرێت. بێگومان سنوورەکانی مالێنای پاک دەبڕدرێن.
مالێنا دوای ئەوەی مۆری ژنێکی فریوزەری سێکسوێلی بە ناز و فیزی لێ دەدرێت سەرجادە دەکەوێت. دەبێتە ئەو وێنە ئارەزووکراوەی هەمووان دەیانەوێت. مالێنا ڕێزی بۆ دەگیرێت. لە بەرزترینەوەکە پارێزگەرەکەیەتی تا حەماڵێک خەونی سەکسی پێ بەدی دەهێنرێت. دوجاریش سوکایەتی پێدەکرێت، هەر لەلایەن ژنەکان خۆیانەوە ئەتک دەکرێت، سری دەتاشرێت، ڕسوا دەکرێت، سەر هەڵدەگرێت و ئەو شارە جێدەهێڵێت. ئەوەی مالێنا دەهێنێتەوە ئەو شارە گەڕانەوەی مێردە شوێن بزرەکەیەتی کە قۆڵ لە قۆڵی یەکدی دەبیندرێن. بە سێنیۆرە نەک سۆزانی بانگ دەکرێت، لە مامەڵەی کڕین و فرۆشتندا وێر دەکرێت، خاتری دەگیردرێت، بەڵام ئەم جارەیان لەبەر ئەوە ناکە سێکسوێلە وەک فیگەر، بەڵکو لەبەر ئەوەی پیاوێک هەیە کە لە پشتی بێت. ئەوەی بۆ من زۆر گرنگە لە فیلمی مالێنادا وەک پەیامی ڕەخنەئی تێبینیکردنی ئەو سێ ڕەهەندە جیاوازەی کۆمەڵگەیە لە سایەی فاشیزمدا: فەرمان، پڕۆپاگەندە، قوستنەوەی نەریتی سێکسی وەک بەهایك بۆ دژایەتیکردنی ئەوانەی نایانەوێت مێرددار بن. چونکە ژن کارخانەی سەرەکی فاشیزمە وەک وەچە بەرهەمهێن و مناڵخەرەوە. فەرمانێک لە لووتکەوە دێت وەک هەیکەلێکی ستونی، دەبێتە پڕۆپاگەندە و بڵاو دەبێتەوە ئاسۆیی لەسەر جەستەی ژنێکی مێرد بزر وەک سەربازی قوربانی لووتکەی خۆی دەبێتەوە بە نەریتێکی ترادیسیۆنالی. دوجار گرنگیشە بپرسین کە بۆچی پێویستە ئێستا خوێندنەوە بۆ ئەم فیلمە بکەین لە کاتێکدا نزیکەی 15 ساڵ بەسەر بەرهەمهێنانیدا تێپەڕیوە. بەڕای من باسکردن لەم فیلمە پەیوەستی کۆمەڵگەی ئێمەیەکە بەردەوام لە جەنگدایە کە چەندین ساڵ جەنگ ژیاوە. فاشیزمی ئیسلامی فەرمانڕەوای بووە. بڕێکی زیاد لە بێوەژن و ژنە شەهیدی هەیە کە بە هەمان شێوە لەسەر ئاستی سێکسوێڵ ئەقۆسرێنەوە و دوواچاریش پەڵەدار دەکرێن و ناوناتۆرەی خراپ و بەدڕەوشتانەیان لێدەنرێت. دەبێت ئەو دوو چەشنە لە گوتار لە زمانی هاوچەرخی خۆماندا لەسەر ژنی شەهیدان و ئەوانی تر بگۆڕین و پلاندانانی چەشنێکی دی لە ژیانی ئاڵتەرناتیڤێکی سێکسی و کۆمەڵایەتیان بۆ بکەینە ئاماج کە کەیلی ڕێز و حورمەت بێت، نەوەک مالێنا سووک و ڕسوە و بەدئاکاریان بکەین.
گونجانی کەلتوری لە وەرگێڕانی ئەدەبی منداڵاندا لە نووسینی بەڕێز مەحموود عەبدولکەریم باجەڵان. وەرگێڕانی ئەدەبی منداڵان ئەرکێکی ئەدەبیاڵۆزە، پێویستی بە تێگەیشتنێکی قوڵ لە کەلتورە جیاوازەکان هەیە. گونجانی کەلتوری لایەنێکی سەرەکیە، دەبێت ئەو نووسەرانەی کاری وەرگێڕاندن دەکەن لەبەرچاو بگرن. بۆ دڵنیابوون لەوەی ئەو پەیام و بەهایانەی لە دەقەڕەسەنەکاندا هەن بە شێوەیەکی کاریگەر دەگەڕێنەوە ئامانج. ئەمەش پێویستی بە گونجاندنی ناوەڕۆک هەیە بۆ ئەوەی پەیوەندیدار و سەرنجڕاکێش بێت بۆ منداڵانی خاوەن کەلتوری جۆرا و جۆر. کاتێک باس لە گونجانی کەلتوری دەکەین، مەبەست ئەوەیە یان دەبێت هەر لە بنەڕەتدا دەقی هەڵبژێردراو بۆ وەرگێڕان گونجاو بێت و بەرکەوتە و دژی کەلتوری نێوخۆ نەبێت، یان دەبێت دەستکاریکردنی دەقە وەرگێڕدراوەکان بە ئەندازەی ڕێگەپێدراوی ماف و یاسای وەرگێڕان لە بەرچاو بگیردرێت بۆ ئەوەی لەگەڵ چوارچێوەی کەلتوری خوێنەرەکاندا بگونجێت کە لە نەتەوە و زمانی ترن و جیاوازن. ئەمەش خۆی لە گۆڕینی ناو و شوێن و دابوونەریت و زۆر جار ئیدیۆمی بەکارهاتووشدا دەبینێتەوە بۆ ئەوەی زیاتر پەیوەندیدار بکرێت لەگەڵ تێگەیشتن و کەلتوری ئەو منداڵانەی بۆیان وەردەگیردرێت. بۆ نمونە، دەکرێت داوا لە وەرگێڕێک بکرێت ناوی کەرەکتەرێک یان شوێنێکی نامۆ بگۆڕێت بە ناوێک ڕەنگدانەوەی کەلتوری ناوچەکە بێت. ئەمە ژوا دەکات منداڵان پەیوەندیان بە کاراکتەر و ڕووزەوەکانەوە هەبێت. یەکێک لەو ئاڵنگارگانەی کە وەرگێڕان ڕوبەڕووی دەبێتەوە پاراستنی جەوهەری چیرۆکە ڕەسەنەکەیە لە کاتی ئەنجامدانی ئەم دەستکاریکردنانەدا. هەندێک جار پێکاتە کەلتوریەکان لە دەقی ڕەسەندا ڕەنگە لەگەڵ بەها و بنەما باوەکانی کەلتوری ئێمەی کوردە ناکۆک بن. بۆیە پێویستە وەرگێڕەکان هەستیار بن بەرامبەر بەم جیاوازیانە و کار بکەن بۆ ئەوەی هاوسەنگیەک لە نێوان ڕەسەنایەتی و گونجاندندا دروست بکەن. بۆ نمونە، ئەگەر دەقی ڕەسەن حاڵەتگەلێکی تیا بێت کە ڕەنگە لە کەلتوری کوردیدا ناگونجاو هەژمار بکرێت، زۆر گرنگە دەستکاری ئەم بارودۆخانە بکرێت یان بگۆڕدرێن بەو بارودۆخانەکە زیاتر لەگەڵ بەها ناوخۆیەکاندا بگونجێت. جگەلەوەش بوونی ناوەندێکی ئەکادمی تایبەت بە وەرگێڕانی سەرچاوە جۆربەجۆرەکانی ئەدەبی منداڵان بۆ سەرزمانی کوردی و تێگەیشتن و هەماهەنگی لە نێوان نووسەران و وەرگێڕان و کۆکبوون لەسەر ستانداردێکی گونجاو بۆ ئەو مەبەستە کارێکی گرنگ و جێبایخە و ڕۆڵێکی گرنگی هەیە لە باشترکردنی کوالەتی گونجانی کەلتوری. نووسەران دەتوانن ئەوە بزانن کە چی بۆ منداڵان گونجاو بێت. ئەمەش یارمەتی وەرگێڕ دەدات باشتر لە پێداویستیەکانی خوێنەر تێبگات. هەروەها ڕەخنەی ئەدەبی شارەزایان دەتوانێت یارمەتی دەربێت لە باشترکردنی کوالەتی دەقە وەرگێڕدراوەکان. سەرەڕای ئەمانەش وەرگێڕان تەنها لە ناوەڕۆکدا سنووردار نییە، بەڵکو درێژ دەبێتەوە بۆ شێوازی گێڕانەوە. ستایلێکە دەبێت سەرنجڕاکێش بێت بۆ منداڵان. ئەمەش پێویستی بە بەکارهێنانی زمانێکی سادە و ئاسان هەیە بۆ تێگەیشتن. بە بەکارهێنانی دیالۆگی دینامیکی و وەسفە سەرنجڕاکێشەکان دەتوانیت دەقەکان سەرنجڕاکێشتر بکات. ئەمەش یارمەتی دەرە بۆ دابینکردنی ئەدەبێکی گونجاوی منداڵان و بەرزکردنەوەی ئەزموونی خوێندنەوەی منداڵان و بەشداریکردن لە پەرەپێدانی کەلتور و هۆشیاریان بۆ ئاستێکی فراوانتر.
ويشوفوا جاو شيرين تيخال دانا دانو كرملان مويان اي وشي سرانو اي وشي سرانو انا عزيز بيت ورالي وكارو ستم لشكاغو بورسرماية هرواية 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 لشكاغو بورسرماية جا غزال مالو جا غزال مالو شازادي ما چنداكو لشكاغو بورسرماية هرواية 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 بەڵێ یازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆسایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرە ئینتەرنێت دەسپێرم.